کەمەندامان ناڕەزایەتی و هاوارەکانیان لە سلێمانیەوە گواستەوە بۆ هەولێر، بەڵام بەهۆی بەربەڵاوی زۆری هێز ئەمنیەکان لەوێ ئەوان نەیانتوانی بە ئازادی گردبوونەوەکەی خۆیان ئەنجام بدەن. زیاتر لە 50 ئۆتۆمبیل بۆ ئێمە دانراوە کە هەر هەمووی هێزی سەربازی تێدایە. کەمەندامان یەکێکن لە مافخوراوترین چین و توێژەکانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمەوە. سامان حوسێن سەرۆکی یەکێتی کەمەندامانی کوردستانیش لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند. یاداشتەکەمان هەڵگیری داخوازی ناخی کەمەندامانە، بەداخەوە لە ماوەی 1 ساڵی تەمەنی ئەو کابینەیە لەسەر هەمان ڕێچکەی کابینەی تر دەڕوات و بەردەوامە لە برسیکردن و بێڕێزیکردن و دابین نەکردنی سەرەتاییترین مافی کەمەندامان. زیاتر لە 1 ساڵە ئەم کابینە نوێ دروست بووە، بەڵام بە هەمان ڕێچکەی کابینەکانی پێشووتر بەردەوامە لە برسیکردن، بێڕێزیکردن، بێحورمەتیکردن، دابین نەکردنی سەرەتاییترین مافەکانی کەمەندامان. بە هیچ جۆرێک ڕێدە نادەین لە بەناوی چاکسازی یا بە هەر ناوێکی تر دەست ببرێت بۆ هاوکاری ماگانەی کەمەندامان. دواکەوتنی موچەی کەمەندامان جێگای قبول نییە، لەبەر ئەوەی ئێمەی کەمەندامان کە زیاتر لە 100,000 کەسین کەمترین موچەمان هەیە لەسەر ئاسی هەرێمی کوردستان. خاوەن پێداوی سێتایبەتەکان ژیانێکی شایستەیان هەبێت. لێرەوە پێ دەڵێن جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بەرزانی، تەنها ئەوەندە خاوەنی بەڵێنەکەی خۆت ببە و بەڵێنەکەی خۆت ببەسەر، وا ساڵێک تێدەپەڕێت جەنابەت یەک وشت لەسەر خاوەن پێداویستی تایبەت نەوتووە. کەم ئەندامان کابینە لە دوای کابینە ژیان و گوزارانیان قۆرستر دەبێت و کەمەندامێکیش دەڵێت هەرێمی کوردستان خراپترین شوێنە بۆ ڕێزگرتن لە مافەکانی کەمەندامان. ژیانی کەمەندام زۆر سفرە، ئەوە تقریبان 7 مانگ دەبێت، 8 مانگ بۆ 9 مانگ دەبێت. کەمەندام هەتا ئێستا 2 موچەی وەرگرتووە، 2 موچەی 150,000 کە کەمترین موچەیە لە هەموو هەرێمی کوردستان و هەتوان بڵێم هەموو جیهانە. کەمترین موچە ئەدرێ بە کەمەندامان کە زۆرترین معانات و زۆرترین قورسایی لەسەر ژیانیان هەیە و زۆرترین ژیان قورسی ڕووی تێکردوون. کەمەندامان بە شێوەیەکی گەشەی لە کوردستان گیرروگرفتیان زۆرە، لە ڕووی ژیانەوە، لە ڕووی معیشاتەوە، لە ڕووی هاتوچۆ پێداویستیەکانیانەوە. کەمەندامان ژیانێکی زۆر لە مەرگی ئەژین بەداخەوە کە ئەوایە لە وڵاتەیە کە وڵاتێکی کە هەرێمێکی پڕ لە نەوت و پڕ لە داهاتە، بەڵام بەداخەوە کەمەندامان ژیانێکی لە مەرگی، ژیانێکی ناشایستە. ئەوەی کەوتسەی ئەکرێت کەمەندامان بە شێوەیەکی گشتی ئەتوان بڵێم وەکو هاوڵاتی پلە دووش سیر ناکرێت بەداخەوە کە کەمەندامان زۆربیان قوربانیان داوە بە جەستەی خۆیان. ڕۆژە لە ڕۆژان پێشمەرگە بوون، خەباتیان کردو بەرامبەر بە حکوومەتی مرکزی ئەو سەردەمەی خەباتیان کردووە لە پێناو ڕزگاری و ئازادی ئەم خاک و ئەوەیە قوربانیان داوە جەستەی خۆیان بەخشیوە. بەڵام بەداخەوە ئێستا کەمەندام بە شێوەیەکی گشتی چینێکی پەراوێز کراوە. هەرچەندە خاوەن پێداویستیە تایبەتەکان لە ساڵی 2011ەوە یاسایەکی تایبەتیان بۆ دەرچووە، تێیدا ئەرک و مافەکانیان دەستەبەرکراوە، بەڵام تا ئێستا ئەم یاسایە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.